گرانی و خۆراکی ناتەواو بۆ خەڵکی بێبەش. بەرپرسانی ڕژیم بە شێوەیەکی ڕوون دان بەوەدا دەنێن کە زیاتر لە نیوەی دانیشتوانی وڵات لە هەژاریدا دەژین. ئەوان بە پێشکەشکردنی ئامار و زانیاری بێسەروبەر باس لە دابەزینی توانای کڕینی خەڵک دەکەن. ڕاستیەکان بەڵام لە دامپێدانانەکانی ئەوان زۆر تەکان دەرترە. بە بڵاوبوونەوەی بێکاری و گرانی ڕۆژ لە دوای ڕۆژ مەترسیەکی جددی ژنانی دووگیان و ئەو دایکانەی کە منداڵی شیرەخۆرەیان هەیە بە ساڵاچوان و نەخۆشان هەڕەشەیە لێ دەکات. ناسری هیمەتی وەزیری ئابووری و دارایی کە دوێنێ لە مەجلیسی ئیسلامیدا پرسیاری لەکرا و لەسەر کارلادرا دانی بەوە داناکە لە ماوەی کەمتر لە 10 ساڵدا لە ئێران 10 ملیۆن کەس زیاد بوون بۆ سەر ئەو کەسانەی کە لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. ئیلنا کە یەکێکە لە هەواڵدێریەکانی کۆماری ئیسلامی نووسیویەتی ڕێژەی بەرزی هەڵاوسان لەلایەکەوە و کرێی کەم و زیادبوونی بێکاری لەلایەکی ترەوە بۆتە هۆی داڕمانی توانای کڕینی خەڵکو و گەورەترین زەربەی لە سەبەدەی خۆراکیەکان داوە. بە جۆرێک کە راپۆرتە جیاوازەکان پیشانی ئەدەن کە بەکارهێنانی گۆشتی سوور، برنجی ئێرانی، شیرەمەنی و دانەوێڵا بە توندی کەمی کردووە. ئەم ڕۆژانە بەهۆی گرانیەوە خێزانەکان لە ڕووی دابینکردنی خۆراکی سەرەتاییەوە لە بارودۆخێکی سەختدان. بەڵام بارودۆخی ڕاستەقینە زۆر خراپترە لەو ئامار و ژمارانەی کە بڵاو کراونەتەوە. بە تایبەت لە ناوچەکانی وەک کوردستان، کرماشان، ئیلام، سیستان و بەلوچستان هەژاری و بێکاری تەندروستی جەستەیی و دەرونی خەڵک بە شێوەیەکی زۆر جددی هەڕەشەی لەسەرە. دۆخی بژێوی و تەندروستی خەڵک لە هێڵی هەژاریش تێپەڕیوە و لە سنووری کارەساتی مرۆیی نزیک بۆتەوە. هەڵبەت ئەم بارودۆخە سەختە بۆ هەموو کەس وەک یەک نییە. کەلێنی چینایەتی لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا گەیشتووەتە ئاستێکی زۆر بەرز. کەمینەیەکی خوێنمەش لە فەرمانڕەوایان و ئاخوندەکان لە باشترین دەرفەتەکانی ژیان بەهرەمەندن و زۆرینەی خەڵک گیرۆدەی کێشە جددیەکانی خۆراک و ئەو نەخۆشیانن کە بەهۆیەوە دروست دەبن. گرانی و هەڵاوسان، بێکاری و بەرزبوونەوەی تێچووی ژیان بۆتە هۆی ئەوەی کە خواردنی سەرسفرەی خەڵک ڕۆژ لە دوای ڕۆژ بچۆکتر و سنووردارتر بێت. ماسی و گۆشت بە دەگمەن لە لیستی کڕینی خێزانەکاندا هەیە و کارگەیشتووەتە جێگەیەک کە فرۆشتنی پێی مریشک یان میوە و سەوزی کۆن و هەرزان بۆتە خۆراکی سەرەکی خەڵک. سەبەدەی پێداویستیە پێویستەکانی خەڵک لە بارودۆخی ئێستەدا هێندە لە دەستڕەسی بەشێکی بەرفراوانی خەڵک دوورکەوتووەتەوە کە تەنانەت باز لە بەکرێگرتنی کەرەستە پێویستەکانی شەوی جەژنی نەورۆز دەکرێت بەبێ ئەوەی ئەندامانی خێزان بتوانن سوودی لێوەربگرن. لە بارودۆخێکدا کە خانوو دەرمانی گونجاو و پێویست بۆ خەڵک بوونی نییە، خەمۆکی و دڵەڕاوکێ زیاتر لە جاران هەڕەشە لە تەندروستی خەڵک دەکات. کەمی و ناتوانایی دەستگەیشتن بە خۆراکی بە پێز و تازە تەندروستی خەڵک و بە تایبەت ژنانی دووگیان و منداڵان، پیرەکان و کەسانی نەخۆش و لاوازی خستووەتە مەترسی هەژاری خۆراکی توندەوە. حکوومەتی ئیسلامی ئێران نمونەیەکی لە حکومڕانی بە خەڵکی ئێران نیشانداوە کە جیا لەو سەرکوت و خەفەقانە سیاسی کە دروستی کردووە وڵاتێکی دەوڵەمەند وەکو ئێران لەژێر دەسەڵاتی ئەم ڕژیمەدا لە بواری بژێوی خەڵکدا وەکو وڵاتێکی قاتی لێدراوی لێ هاتووە بەو جیاوازیەی کە ئاخوندەکان و فەرمانڕەوایانی ئیسلامی ژیانێکی ئەفسانەیان هەیە و ملیاردها دۆلار لە سامان و داهاتی خەڵکیان تاڵان کردووە. بۆ گەیشتنی خۆراکی تەواو و پێویست بەسەر سفرەی ملیۆنها کەس لە خەڵکی بێبەشی ئێران چارەیەک نییە جگە لە ڕووخانی ئەم ڕژیمە گەندەڵ و تاوانبارە. ڕووخانی ئەم حکوومەتە دیکتاتۆرە ئیسلامیە مەرجێکی پێویستە بۆ دابینکردن و دڵنیابوون لە خۆراکی پێویست و تەواو بۆ خەڵکی بێبەش و هەنگاوێکی بنەڕەتیە بەرەو کەمکردنەوە و ڕیشە کێشکردنی بەدخۆراکی.